ئەو ژنەی کە خۆی سەرپەرشتی ماڵ دەکات بڕۆ لێی بپرسە پیاوی وایە هیچ مەسئولیەتێک لە ئاستۆی خۆی ناگرێت ژنەکە مەسئولیەتی ماڵ هەڵدەگرێت وەرە لێی بپرسە دەڵێ وەکو ئەو کارەکتەرەوە جاری وا بۆ لە فلیمەکانی قەدیمدا ممەسیلی ئافرەتمان شانۆکاری ئافرەتمان کەم بۆ پیاوێک خۆی کردووە بەژن چەند بە ناڕەحەتی ئەم دەورە دەبینێ ناڕەحەتە هەست بە ناڕەحەتی دەکات کە پیاوەکەی هەستی بەرپرسیارەتی نییە ژن گەورەترین شەهادەی لە دنیادا هەبێ پرۆفیسۆر بێ گەورەترین بڕی موچەی هەبێ مانگی 10 ملیۆن دیناری هەبێ بڕواتان بێ خۆزگە بەو کەسە دەخوازێ کە نە شەهادەی هەیە نەموچە و پارەی هەیە بەڵام پیاوێکی بەڕێز لە ماڵەکەیدایە و لە پەنا پیاوێکدایە جارێک گۆڤارێکم خوێندەوە ساڵانێکی قەدیم باسی ئەوەی دەکرد دکتۆرەیەک کە عایادەی هەیە باڵەخانەی تایبەتی هەیە عمری چۆتە نزیکی 50 ساڵ ئەڵێ کاتێک کە وەڵڵاهی چوومە بەر ئاوێنە گریاوم ئەو سەدری سپێم لەبەر کردووە دکتۆرە بووم لە عیادە دانیشتوم چوومە هۆڵی نەشتەرگەری ڕۆژی وا بۆ بە 50-60 دۆلار 5,000-6,000 دۆلار واریداتی ڕۆژێکم بووە بەڵام کاتێ ئەو سەدری سپێ لەبەر خۆما دەبینم وەڵڵاهی وەم زانیوە کفنە سەیری بڕوانامە باڵەکانم دەکەم بە کەلێریۆسم هەبووە دواتر ماستەر و دیبلۆمم هەبووە دواتر دکتۆرام هەبووە پرۆفیسۆر یاریدەدەرم والله هەستم کردو کتومە خۆزگە ئەوانە هەر پارچە کاغەزێک بوو ناوێنەی مێردەکەم بوو لە شوشەیەک بگیرانایە خۆزگە هیچم نەبووایە بەس ئێوارە کە چوومەوە ماڵەوە شەو چوومەوە پیاوێکی بەڕێز لە پەنایدا بوومایە ئەمانە هیچی دادم نادەن ئەوە سروشتی ئافرەتێکی کە بەداخەوە شووی بۆ نەکراوە بۆیە ئافرەت بە هیچ شتێ دڵی ئارام نابێتەوە لە پەنا پیاوێکانە بێ ژن ئەگەر هێندە بە غیرەت بێ بەناو ئاگرە بڕوا سڵ لە ئاگر نەکاتەوە نەوچانی بۆ گولە نەخاتە نزم نەکا ئافرەتی وا بە غیرەت و شەجەع هەیە پێشمەرگەیە بەڵام ئەم ئافرەتە لەگەڵ ئەم هەموو غیرەتەیە وەڵڵاهی هەز دەکا خۆشترین ساتی ژیانی کە لە جۆگە لە ئاوێک دەپڕنەوە مێردەکەی دەستی بگرێ پیاوەکە بێ دەستخاتە ناو دەستی و بیپەڕێنێتەوە خۆ پێویستی بەوە نیە بەڵام هەز بە ئارامی دەکا کە پیاوێک هەیە دەستی دەگرێ ژن خۆی دکتۆرە بێ و گەرمی پێوی هەبێ و فەحسی خوێنی هەبێ و شەکرە فەحسکە پێویستی بە هیچ پیاوێک نەبێ قەت تامی ئەوەی نییە کە نەخۆش دەبێ پیاوەکەی دەخستەخاتە سەر نێوچوانی بزانێت تای لێیە گەرمەیان نا دەست بە سەریا بێنێ و تۆ سەری بۆ بشێلێ و دەست بە قژیا بێنێ بەوان هەز بە ئارامی دەکا ژن ئەگە بە تاختەنیا ڤێلایەکی هەبێ و چەند دۆنم باخی گوڵ و گوڵزاری هەبێ هیچی تامی ئەوەی نییە بە قەدەرەوەی مێردەکەی گوڵێکی بۆ بکڕێ و لە ماڵەوە بیداتێ و ئەم بۆنیکە ئەگەر ژن چی جلو بەرگی جوانە هەیبێ ژووری نووستنی تایبەتی لە وڵاتانەوە بۆ هاتبێ وەڵڵاهی قەت هەز بە ئارامی ناکە بەقەدەر ئەوەندەی کاتێ خەوی لێکەوتووە لە بەدیار سۆبەیەکەوە مێردەکەی چۆ بەتانە شڕێکی بەسەرادا کە خەبەر دەکاتەوە پیاوێکی هەیە لە ماڵە خەمی بۆ ژنەکەی سەرمای نەبێ بێدەنگ چۆ بەتانێکی پێداداوە ئەزانی ژن ئەوە چەند بە گەورەی دەزانێ ئەزانی بەقەدەر هەموو دنیا پێی خۆشحاڵ دەبێت کە پیاوێکی خەمخۆری هەیە دڵسۆزی هەیە هاتۆ بەتانەکەی باڵتۆکەی خۆی داکەندەوە پێداداوە بۆ ژنەکەی سەرمای نەبێ هەموو ئەو جلو بەرگانی کە هەیەی سوودی ئەوەی پێ ناگەێنێ کە ئەمە لە مێردەکەی دەبینێ ئەگەر ئافرەت لە ماڵەوە چەند خزمەتکاری هەبێ پەنجە نەکا بە ئاوە هەر یەکە جۆرێ خواردنی بۆ لێنێ بە کەوچک بەدەمیەوەکەن دەمی بۆ بسڕنەوە قەت ئیسفادەی نییە بەقەدر ئەوەی کاتێک کە دەبینێ مێردەکەی لەبەر چاوی مناڵەکان لەسەر سفرە پارویەک دێنێ و دەیکاتە دەمیەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کاتێ پیا و پارو دەکا بەدەم ژنەکەیەوە خوا ئەوەشی بە ئەجر و پاداش بۆ دەنووسێ هەستەوە دەکا کە ئەمە گەورەترین بەختەوەریە خزمەتکار چییە بە هەموو ماندووبوونی ڕۆژی لە بیر دەچێتەوە کە هەست دەکات لە پەنا پیاوێکایە ئەوەندە خۆشی دەوێ کە ڕێزی لێ دەگرێت ئەگەر ئافرەت هەرچی کتێبی شعری ڕۆمانسی و دڵداری هەیە فلیمی عشق و خۆشەویستی ببینێ قەت ناگاتە ئاسوودەی دڵ بەقەدەر ئەوەی یەک جار لە پیاوەکەی خۆی دەبیستێت کە پێی دەڵێ ژنەکە خۆشم دەوی ئەو شەیە بۆ ئەو کیفایەتی خوێندنەوەی سەدەها کتێبی ڕۆمانسی و شعری دڵداری و فیلمی عشق و خۆشەویستیە